مامەڵەی میدیای کوردی هێشتا لەگەڵ هەلومەرج و ڕووداوە کتوپڕەکان پیشەیانە نییە. مامۆستایەکی زانکۆ دەڵێت زۆرێک لە دەستگاکان بەهۆی هەیمەنەی حیزبی بوونیان وای کردووە ئەرکە سەرەکیەکەی خۆیان وەلا بنێن و لە چوارچێوەی کاری میدیایی خۆیان دەربچن. بە پێویستی دەزانین میدیا کارێک بکات کە کۆنتڕۆڵی خۆی بکات لە کاتی ڕووداوەکەن پەلە نەکات. ئەوەی کە پێ دەوتێت پێشینەی خەبەر یا پێشینەی هەواڵ بۆی من یەکەمین کەسم لە گواستنەوەی زانیاریەکان ئامادەم هەموو شتێک بڵاوکە ئەمە کارەساتێکی گەورە دروستەکات. ئەمە هەڵەیەکی بەڕای من کوشندەیە کە میدیا زۆرجار خۆی تێ ئەخات بۆی ئەم حاڵەتە دروست نەبێت. باشتر وایە بوەسین لەسەر زانیاریەکان با من یەکەم کەس دەم زانیاری بڵاوکەمەوە دووەم کەس بم با سێم دەستگا بم بەڵام گرنگەوەی دڵنیا بم چونکە ئەوەی کە میدیا پێی دەمێنێتەوە بریتە لە دوو ڕێگەزی سەرەکی یەکەمیان ڕاستگۆییە دووەمیان بێلایەنێ. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە کەرکووک و ڕووماڵی شەڕی داعش و دوایین جاریش زەمین لەرزەکەی باشووری کوردستان و ناوچەکە جارێکی تر میدیای کوردی خستەوە ژێر پرسیار چونکە دەوترێت زۆرێک لە ڕاگەیاندنەکان بێگوێدانە هەست و سۆزی خەڵک بۆ گەیاندنی بە پەلەی هەواڵەکانیان ئامادەن پرس و دڵە ڕاوکێ بخەنە دڵی خەڵکی. لە کاتی ئەزمەیە ناکرێتەوە هیچ بەتایبەتی ئەو زەمین لەرزەی کە ڕوویدا یان هەر بارەدۆخێکی نەئاسایی ئەگەر سروشتی بێ ئەگەر ناسروشتی بێ پێویستە ڕاگەاندنەکان بە هیچ شێوەیەک نەبنە مای دروستبوونی دڵە ڕاوچەیەکی بێهۆکار. ناکرێتەوە لەسەر ئەساسی پروپاگەندا یان واتەوات یان قسەیەکە بێبنەما بێ یان سەرچاوەیەکی میدیایی کە دروست نەبێت یان سەرچاوێکی باوەڕ پێکراو نەبێت تۆ بێ زانیاری بدێ بە خەڵکو و بێتە مایی ئەوەی کە ژیانیان لێ تاڵکە یان وەزعیان لێ بشێوێنی یان وایان لێ بکەیت کە بڕیارێک بدەن کە بڕیارەکە لە بەرژەوەندیان نییە و دوجار ئەبێتە مایەی زەرورزیان لەو کەسانە. شەقام و ڕۆشنبیران نیگەرانن بەرامبەر وەزارەتی ڕۆشنبیری بەوەی نەیتوانیوە کۆنتڕۆڵی میدیا بکات بە جۆرێک هەر میدیایەک لە کاتی ڕوودانی کارەساتێکی لە ناکاو پیشەیانە مامەڵەی نەکرد ئەوە سزا بدرێت. ڕەمیا ڕۆسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.